سەبارەت بە دۆخی ژنان ئێستا ئەتوانین بڵێن زیاتر کوشتن هەیە، زیاتر توندوتیژێ، ئەویش ئەگەڕێتەوە بە چۆن هۆکارێک. هۆکارەکان زۆرن، بەس من ئەتوانم باسی چەند هۆکارێ بکەم. یەکەمین چڕی دانیشتوان، دووهەمین قبول نەکردن، جاران دایما کێشەکان هە لە ناو خۆیانە حەلە بوو، بەڵام ئێستا هەموو خەڵک پڕە، عنی کێشەکان قبول ناکات، تەقبولی هەنێ شت ناکات، یا هۆکاری خێزانەکان ئەگەڕێتەوە بۆ تەرەفی دووهەم و سێهەم، لەوانەیە خۆی بەو توندوتیژیە ڕازی بێ، سێرەکەی هۆکارەکەی لە پشتێوە کەوای لێکا زیاتر تون بێ، لەباتی کێشەکە ئەوەن کاتەوە کێشەکە زیاتر بەرەو بەرزبوونەوە ڕوا. سێهەمین ئەتوانم بڵێم هۆکار ئابووریە. ئابووری زۆر گرنگە لە ناو خێزانەکانە، ئەتوانین بڵێن ئەگەر دە خێزان کێشەی هەبێ هەشتی لەسەر ئابووریە. هەبوونی ئابووریەکی سربەخۆیان نییە، خێزان هەیە کچەکەی شەهادەشی هەیە، خوێنینیشی تاو کردو، خێزانەکە ڕێگەی پێنایە بچێ ئیشێ بکات و ئابوورێکی سربەخۆی هەبێ، ئەگەڕێتەوە بۆ کولتور دەورێکی باش ئەبینێ. چەنە تەکنەلۆجیاز بەرز بۆتەوە، بەڵام ئەتوانین بڕێن لە هەنێ خێزانە ئەو نەریتە هەرماوە، عنی تەقبولی ئەوە ناکەن ژن سربەخۆ بێ لە ئابووریە. هەنێ لە ئەو ڕێکخراوانەی کە بێدەنگن ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی و ترسیان هەیە کە دیفاع لە کێشەیە بکەن، دیفاعی لە کوشتنێ بکەن، ئەگەڕێتەوە بۆ ترسەکەیان. من وا بە بۆچوونی خۆم وازانم ترسیان لەوە هەیە کێشەیان بۆ دروست بێ. ئەمڕۆ هەموو ماڵێک بەلایانی کەمەوە چەکێکی هەرتیایە، ترسیان لەوەیە بکەونە ژێر هەڕەشەوە. پێویستە ڕێکخراوەکان کە دروست بن ئینێکی وایە، عنی سربەخۆیەکیان هەبێ لە کە بیانەوێ داکۆکی کردن لە مافی ژنان، یا لە کوشتنی، یا لە هەر کێشەیەکی خێزانی. بەڵام هۆکەی ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆەوەی ترسێکیانەیە، ترسەکە یا بێتە عیبە بۆیان، ئەگەر لەسەر تەلەڤیزۆن دیفاع لە کێشەیە بکەن، هەستەکەن خەڵک توانجیان لێگرێ چنە ژێر هەڕەشەوە. من هەرێ گەڕێنەوە بۆەوەی کە ترسیانەیە. جاران ئەگەر هیچ کەسێ دیفاعێکیشی لە کوشتنێ بکردایە، لە توندوتیژێ بکردایە، ئاوا بەربڵاو نابوو. ئێستا هەرچێک بکرێت لە هەموو ماڵێکە بە بۆنەی ئەنتەرنێتەوە بڵاوە، خەڵکیش دەردی مەسەلێکی دەزەکرێ بە کڵاوەکەی خۆی بابانەی بە، بەڵام ئەمە شتێکی باش نییە، لەبەری تۆ ڕێکخراوێکی خاستن کە بۆ ڕێکخراوێکی ژنانە بیت، ئەبێ دیفاع لە خۆت بکەی، ئەبێ دیفاع لە حەق بکەیت. بێدەنگبوونی ڕێکخراوەکان مەترسیە تەبعاً بۆ سەر خۆیان، لەبەرەوە من بە باشی نازانم هەنێ ڕێکخراو هەیە کە ئاوا بێدەنگن لە توندوتیژیەکان. نەتەوێ پیاوان حەز ناکەن ژنان قابلی، عنی بڵین مستەوایەکیان هەبێ لەگەڵەوانە. کەمیەکی کەم لە ناو پەرلەمانە دانراوە، ئەتوانم بڵێم هەردا ئەنیشن لەوانەیە نەتوانن ئەو شتانی کە لە دڵیانایە، ئەو شتانی کە بیانوێ بۆ ژنان نەتوانن دەری بڕن. ژنان بەقی پیاوانیش لە ناوەندی بڕیار و کار سیاسەکانە نەبن، نیوەشیان نیوەی ئەوانیش بوونایە لەوانە بوو کێشەکان زیاتر کەمتر بێ، هەڵتر بێت، باشتر بێت. کللتور ڕێگەی زۆر شتی گرتووە، هەتا ئێستا ڕنگدانەوەی هەتا ئەم دقێ چەند تەکنۆلۆژیاش بەرز بێتەوە، ڕنگدانەوەی کللتور هەرەیە، خاستن لە دووەلێکی وەکو ئێمە، دووەلی شەرق هەمووی. ژنان پێداگریەکەن لە مافەکانیا، بەڵام ئەتوانین بڵێن یاسا سەروەر نییە، بە ڕێژەیەکی زۆر کەم یاسا بەرامبەر ژنان ئیشەکەن. ئەبێ هەر لە مناڵیەوە دایکان و باوکان وا ڕابێن کە کوڕ و کچ فەرقیان نەکەن، خۆیان چ خۆشەویستی ئێن بە کچەکە ئەوەش بن بە کوڕەکە، فەرق و جیاوازی نەکەن هەتا گەورە بن، لەبەرەوە ڕەندانەوەی نەبێ بۆ گەورەبوونیان. پێویستە ژنان هەڵوێستی خۆیان هەبێ، هەر شتێک ئەکرێ کە لە دژی ژنانە ئەمان بتوانن یاداش بەرزکەنەوە، بتوانن بوونی خۆیان بسەلمێنن، بتوانن قسە بکەن، پێداگیری بکەن لە مافەکانی خۆیان.